ئەرێ وەڵی هاتین تەمەشای حیوانەکان بکەین زای ناخرمانچیان دەگری کڕایە بەڵام نیشان دەکەین و دەچینەوە. باشە بەڕێستان ساڵانە دێنێ ئێرانە بۆ قوربانی کڕین و ئەوانە سەردانی بە قورآن برادەرمان زۆرە ئەوە یەکەم جارمە دێ مەگەنا بە تەلەفۆن وینایتمان هەر بە تەلەفۆن. ئارێ وەڵا ئێستان سعرەکە پرسیوە بە چەندی؟ بە قورآن نازانم بە چەندیە بەس پێم وابێ و سار هەرزانچرە لەگەر وەختەکانی تکە بەڵێ بەڵێ دەرێ باشتونی و بەعافتونی ئەوانێ. باشە وەکو کەسێکی دیار لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان قوربانتم سپاس. ئێستاکە نەخۆشی تایفۆین بەربوون هەیە پەیامت چییە بۆ هاوڵاتیان بەشێ؟ وەڵی ئەگەر ڕێکاری یاسایی مەسەلەن تەندروستی چییە وەکو خۆیان مەسەلەن ئەوانی بە مەیدان دەرێن نا شتانە بوونی نییە بەڵام ئەگەر بەخۆی وەزارەت تەندروستی دەخواتن ئەگەر ئەوان ڕێچارێکی باشیان هەیە ئەوە هەر بە ڕێگای تەندروستی دەیکەین ئینشاءڵڵا ئەمە ئەوها دەکەین. دەست خۆشبی لەسەر بڕخانە دەتەوێت سەری ببڕی وایە؟ ئینشاءڵڵا لە کوشتارگەکان وەڵی ئینشاءڵڵا بەزە دانا عادەتەن لە قەدیم زەمانەوە هەر لە مارێ دەرێن باشترەوە شتانە بەڵام دیارە ئێستا هەکەوە بۆ شێوازەیە.